لە هەموو شوێنێکی دنیا خەڵک خۆی بۆ ساڵی نوێ ئامادە دەکات ساڵی 2022 لێرە لە دوسلدۆرف لە ستۆدیۆیەکی پرۆفێشنەڵ خێر و عەباس خەریکی تۆمارکردنی بەرهەمێکی نوێ بۆ 2022 خواگیران حسنداویا خونمیران پێمان خۆش بوو گفتوگۆیەکی لەگەڵ بکەین تا خێرەتە چاوای سپاس باشی هەموو بخێر هاتن گەلک دگەل کۆرۆنای چاوا بووی کۆرۆنا بخودی کۆرۆنا مەرحەلێ یەکێمە دەرباس کرد تا گرت جارکی ئەز گرتم لێ نەپڕ زۆر بوو زۆر ڕۆژاوای کوردستان بوو شغلێت سێ هەفتیە بەس نەزۆر بوو پشتی وێنام هاتمە بەگەرامە ئەڵمانیا من دەرزیە خۆڵخۆدان تا ڤاکسین لە خۆدا ڤاکسین هەمی لە خۆدانە دۆ هەیە سیاژی پشتی گەرەک سێ هەفتی دیتر لمەدن گەلە کەس دەبێژن ئەس ناخوازم ڤاکسینێ لەخوا بدەم تا چاوا نایاو ینی گەلێکی شاشە بڕاستی ئەس گەلک ڤاتشتا دەبیزم تایبەتیژی لە کوردستانێ ملەتێمەی کوردستانێ نزانم وەکە ترسێکی خستیە سەرێ خۆدا و بکێر نایێ یا ژوا پرۆفسۆری دنیای و ئەڤێگ و چنە سەر هەیوێ هەموو خۆ دخێن و جامێرە گشتی خلاص من هێ ئەونا مدەڕەتاوێ هەیە و بکێر نایە نا گەرەکە بڕاستی ملەتێمەی کورد هەموو خۆ بدێ گەرەکە هەموو خۆ بدێ بەنگام ژوارەمە بەرێژی گوت ڕاستانی ئەم ئۆرۆپیا و دنیای تایبەتی و نەعەقڵترن بێجە هێڤیام هەیە گەرەکە خۆ بدەن هەمووژی خۆ بدەن ئەف مەسەلا تەندروستیاتە بوو مەسەلا هونەری چاوا بوو 2021 بۆتە 2021 ونزانن ئەف کۆرۆنایە گوهات بڕاستی مەسەلا هونەرێ سەکنی گەلێکی سەکنی ملەتی دنیای هەموو سەکنی ئەم مەجبورە کورد بێژە ئەم کوردی دنە دووە گوا بسەکن شخوام دەربکرێت سەکنن کۆنسێرت کێم بوون لێ دوا وەختێ ڤالابووندا بڕاستی حەزریە ئالبۆمیت کردمە دێمۆ چێت کرد ئەزۆ هەکان ئاکایمە کار دەکرد لێ نەهرتم هەر وەختێ وەخت هەبێ و ئەم کارە بوەرنەجەم هاو پەریشانم دل پەریشان گەلک جیە ئەس گریە کەتە چاوە خەواگێران حاتم داویە خەونەمیران ئەف ساڵ لۆ دەرباس بوو من دۆرزێدەی 6 مها من ڕۆژاوای کوردستانی دەرباس کرد جەم دیاخە بوو خۆش بوو 6 ماه لەسەر هەف لە کوردستان لە ڕۆژاوای بوو 6 ماه ئەزن گوند بووم جەم دایکاخە بووم خەڤتیم سەر زیرەعاتەش چوم داهاتم تخست یعنی کە ئەف عار چلۆ تێ قولباندن چلۆ تێ چنین ئینسان ینی ئینسان و عرت ئەو ڕابیتاوە بەهەورە چلۆیە بڕاستی 6 مامام گەلکی خۆش بوو تشتەکە نو هەبوو کو تو ڕۆژاوا ببینی و بەرێتە نەدیت بوو کول کوردستانی بووی ڕۆژئاوا ینی بەری شۆرشی ئاتمۆسفێرەکە دیتر بوو ژیانەکە دیتر بوو هەریەکی حکوومەت و دەولەت هەبوو هەریەکی لە گۆری وێ ژیانە خۆتکرد و لە گۆری وێ حکوومەتی دمەشی ئێنها ئەم بێژن نەبێژن ئەو ڕێڤەبەر یاورد دەستی کوردی مەدەیە ژی ئاساییشا بگرا و حتا بگێت شتێ لێشکەری و پۆلیسی ترافیکێ بکوردیە خواردن بە کوردیە ینی وەکەتل کوردستانەکە ئازاد وەکە عین ئەز کوردستانە باشوور بم لێ ئەو ستاندەردی ژیانێ زۆرە زەحمەتە لە ڕۆژاوا زەحمەتە ینی ملت فەقیرە حتا دوو سیە سوبهێ نان دەگەری و
الغازي تقري والمازوت تقري والفاتشتي جيانا ومروف هروبي دجيجي يعني شخو روجافاي كردستاني والحمو بارشي دنياي الولاطة نان مهمة آف مهمة كهرباء مهمة ومازوت وغاز وبنزينة يجي ماجي شانسي ما افتشتيقو نين الجمة وامجي محروما يعني ملت جي محرومه حتى دقيقات شتا براسي قال لك يزورها اللي وكي ديتر تد ولاتي خدي جمدي اخويا جمدايك اخوي عرداتي وجهتي زاروك بوني يعني جبو من قلكي خوشا تشتكي المانيا هبوك وقال لك بيرياي بكي دما كنت ولا روجافاي بوي نتشتك نتشتك نعم بس بيريا كتشا خدكر لانه از الجم دايكا خوب دايكي باور لكم شيرين ترهبي وجدي وباف وطيبتي دي يعني متخص از بيرا اوقع صال يعني تشل صالي از دوري بهم متخص از وقتي خوش بوينا وهشش معاه از الجندم وخدمتها بكم از برچ عليه هرم ورم وتو افروجا بابو تو چوي باشور جينا افصال چاوابو باشور چاوابو باشور خودی باشور باشور جي اتموسفيرك يعني اوجي تشي روشه كديترا از لا استشتكي بيجم بري من دقو اختي المانيا هي المانيا ولاتكي ديمقراطي وكابيتال وجيانا انسان حمو مأمنة جاركي من دخست ازهر ما نيوديل هنا هندي جعدك هاي نظام چند كيلومتر حمو فقير وفقرانا از جيانا واببينم جبو از فقر ما المانيا اف جيانا الماني قو هي قالك بي نرازينا بيترب ما خوش ببي فيجا وقتي تج روجافاي كردستاني درباس بي كردستانا باشور براسي درباس بي اوروبا يعني بحرتشت يعني هر سه چار مهتنه چه تدوگری تشتكي نوها تدبيني اوتوبان چي بونا تدبيني بنايت لي بونا تدبيني تشتي نو دركتنا تدبيني رستوران بابونا نسري ونبني يعني قال لك انتريسانتا جبو من يعني براسيجي تج باشوري تج روجافاي كردستاني هرما تدرباست ما باشور وكاس درباست ما اوروبا يعني تجداري نيندنا برا اوي اوروبا دا خوش وتو چوي باكور وتا كونسرت كل باكور نا راس جواب باكور هاتي غوارتن باكور بري كارون ديج مطان نوت بلدي دستي كرداد ابو هذا بيد ابو يعني وقتي عم تشون براسي وقت دولتك بهندروي دولتك راسي يعني خشبو اتموسفير كونسيرت يعني كونسيرتك الدياربكري الباطماني الميرديني الواني الاسطنبولي الميرسيني الكودي بارشيغو كورتي دابون او كونسيرت كيمي نوروزات غازي دي مليونك كونسرتات الدرفة بو انجي دنا فقاعة كلها هي دابول دياربكري او هذالك منها رسامك الدنيا انا عسكري احمد بنشتكي براسي معرضي خدش كل هذا دياربكري ذكرنا شفاء اولي معرضا بنا كونسيرت من دا قال لك بس مهمانه طيبتهم كونسرتك طيبتهم قال لك كاس از دزانم كوي خدنا سترانتا روشالات فرحج مدكن فرحشتك شانس شي نبو براسي تهجينا جارك تشيبو او وزارتا چند هنر يا سنا بري سي سال هبو براسي از رسمي دعوه كرم واز هنگا الكردستان باشور جيبو از نزانم از باريكي استقرار الجم نبو از هرم ونچم داويا بيدم بريار دام والله دفي وقتين هذا باشا نچم راستا برهمات يانو نها لسر برهمكي كاردكي لفي استوديوي او تشيا برهمج
12 سرانن چەند سرانی فلکلۆریژی نو ئەواکی فۆرمێکی نو نەچێکریە هەفت سرانی نونە ئالبۆم ژ 12 سرانە خودیا دەماکە ئەم سەر کار دەکەن لێ ئەو مەسەلا کۆرۆنا پر مۆزی سڤانێ ئەڵمان پرش کارما بوون ناوێجا دەغتێکی مەزن حتا گیتاریستێکی تدنەقێنێ ینی باسیستێکی ینی پەرکسیۆن و ڕتم و درامز و ئەف تشتێ هالۆنا پارێکی دوو درێژی هەفتوو دکێ لێ ئەس بەهۆرم ئەمێ هێدی ئەمێ خلاص ببن هێڤیا من ئەوە مەهاد ینی بەری نەورۆزێ خلاص بگێ دەستێ ناوەک لەسەردانا لەسەر بێ ئەلبومیانجی هێژ خودی هێناو نینە حتا میکس و ماستەرینگا مێ ناوەکی ژێرە پەیدە بکن ڕاستە ساڵا 2022 وێ وەرە ها پلانەتە چییە توخوازی چاوە بە ساڵاتە باوەڕ بکە ساڵا 2021 من گوت ڕۆژاوای کوردستانی جەم دایکاخە بووم ساڵا ئی ساڵ سەرساڵاوێ ئەس بەهۆر مەزڵ دووبەیم میێوانم وەکی دیتر حتا مهایەکی داویاوێژی ئەس بەهۆرم ئەم سەر ئالبۆماخوا ئەمێ باشکار بکن و خلاص بکن 2021 ڤی ئەوایی دەرباس بوو گەلێک خۆشی و نەخۆشیژی هەبوون گەلێک شەڕ و تشتێ نەباشی و فەقیری و نزانم گەلێک تشتێ ئینسانێک و ژیانێ پێ دکێ مستەلزەماتی ژیانێ تەفێم کرد گەلێکی زۆر بوو ئەس هێویدارم ئەم کەفنە ساڵەکە نودا ژملەتێ مەی کوردرا ئینشاءالله بەری هەموو تشتی یەکیتیک بێ بەهوەر بکە گوتی یەکیتی چێ نەبێت ناڤ پارتیە مەدا و دەستێ خۆنەت نەهاف ئەمێ ملەتی کورد حتا 500 ساڵی دیژێ مێ هالۆ بین لێ هێڤە هەموو ملەتی هەر چار پارچەی کوردستانی چی چار پارتیە ماهانە گۆش بۆ ڤی ملەتێ گۆ سەدەی ساڵایە زڵم و تعداری و کۆچبەری و ینی بڤی ڕەنگی بێ بڤی ئەوایی بێ و یەکیتیک چێ نەبێت ناڤ پارتیە مەدە و حسابێ مەدا ئەس باوەرم ملەتێ ماییژی فەقیری و زڵم و پەفچوون و شەر بۆیە بازدێ و الحدودا بێ و خۆل بەحرا بدێ و چەما بدێ و ئێفەتساندن گەلێک سپاس دکەم وەکی دیترژی ئەسپاسیا ڕۆداو دکەم پراسی ڕۆدا و تلڤیزیۆنێکی هەرتم هەر دەریژێرە بەکریە لێنە چاوێ و عینەکە ملەتێ کورد هەبدە هەر چار پارچە ژ بەروێ گۆختێ ڕۆدا و دڤەکەی هەرتم هەر هونەرمەند هەر کەسێکش بۆ ڕۆدا حادرە ئەس سپاسیا ڕۆدا و دکم ئەس سەرساڵیا ڕۆدا و دکم هێویدارم وێ هێب قووەت و هێزتر بێ ئەس هەر چار پارچەی کوردستانی سەرساڵاوە پیرۆز دکم هێویا من ئەوە گو ئەف ساڵا 2022 ببێ ئاشیتیا ملەتی کورد دناو هەفتە گەلێک سپاس بۆ پیرۆستکم تێمە چاوێ سپاس هونەرمەند خێرا عەباس گەلێک سپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا لەگەڵمان بوون ساڵی نوێشتان پیرۆز بێت